لەگەڵ چەند پزیشکی شەکە کەوتونیتە مناقەشە باسیێن بابەتەمان کردو ئەوانەڵێن ناکرێتەوە ڕۆحی ئینسان ببەستیتەوە بە ئالەتێک یا بە زیرەکی دەستکردێک بەڵام وەڵامی من ئەوەیە ئەڵێم قسەکە تەواوە کە شتێک پەیوەندی بە ڕۆح و ژیان و مردنی کەسێکەوە بوو شتێک لەمە گەورەتر نییە بەڕاستی بەڵام ئەکرێ وەکوت لە چوارچەوەی خزمەتگوزاری شتەکانی تر بەکاری بێنی بۆ نمونە کۆمپانیایەکی گەورەی وەکو گوگڵ هاتووە مۆدلێکی زیرەکی دەستکردی دروست کردو تایبەت بە تەندروستیان هیچ ڕەبتی بە بابەتی ترەوە نییە ناوی مێدجێمایە کە خاز لەسەر بابەتی تەندروستی شەکە تۆ فەحسێکت کردووە فەحسێکی شەکرەیە یان ئەشعەیەکت گرتووە شکاویەکی تایە یان ناڕێکێکی تایە ئەکر بێت و بیەی بەم مێدجێمایە زۆر بە جوانی بۆ تشیەکاتۆیان بەڵام لە کۆتاییشە ئاتێبینێکت پێڵە لە تکایە ئەمەی من بە ڕێژەی لە 100 وەرمەگرێت دوجار تۆ پێیست بەوەیە کە سەردانی پزیشکێکی ڕاوێژ بکەیت ئەنی ڕاوێژی پێ بکەیت